لە پێناو قەدەغەکردنی بانگەشە و بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی، فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستپێشخەرێکی ڕاگەیاند و بۆ ئەو مەبەستە پرۆژە یاسایەکی پێشکەش کرد. بە پێی نووسراوێک، سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان لە پەرلەمانی عێراق داوای دەرکردنی یاسایەکی بۆ قەدەغەکردنی هاوڕەگەزبازی لە سەرۆکاتی پەرلەمان کردووە و بۆ ئەم مەبەستەش واژۆی 31 ئەندام پەرلەمانی کۆ کردوێتەوە. ئەم هەوڵەی پەرلەمانتارەکەی کۆمەڵ هاوکاتە لەگەڵ چڕبوونەوەی هەوڵی ژمارەیەک لە ڕێکخراو و سەنتەرە ناوخۆیەکان لە کوردستان و عێراق بۆ پشتگیریکردن و ئاساییکردنەوەی پرسە بۆ گەنونامۆکان بە کۆمەڵگە. باپەی بە دوواداچوونە میدیایەکان هیچ کات بە ئەندازەی ئێستا بە ئاشکرا هەوڵ بۆ لەسەر سکەلابردننی کۆمەڵگەی کوردی و بڵاوکردنەوەی بیری قێزەون نەدراوە کە ئامانج لێی دابڕینی تاکەکانە لە خێزان و هەڵوەشانەوەی پەیوەندیە پتەوە کۆمەڵایەتیەکانە. ئەوەش جێی سەرنجە کۆمەک و پشتیوانی مادی زەبەلاحی کونسڵخانە و باڵێۆزخانە و ڕێکخراوە بیانیەکانە لەلایەک و لایەکی دیکەشەوە بێدەنگی و ئاسانکاری حکومەت و دەسەڵاتداران بۆ تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە و ئاچووخکردنی ڕێگەی بڵاوکردنەوەی لە بەردەم هەڵسوڕێنەرانیدا. جیاوازی ڕەوتی ئیسلامی پابەند و پارێزەری دابوونەریتی بە ئیسلام پاڵفتەکراوی کۆمەڵگە لەگەڵ ڕەوتی بانگەشەکار بۆ لادان و پەڕگیری هێندە مەزنە وەک ڕووناکی شەو ڕۆژ دیارە و بە ئەندازەی نێوان ئاسمان و ڕێسمان فراوانە. گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەک بۆ بەرەنگاربوونەوەی هاوڕەگەزبازی و جۆرە جیاوازەکانی بەدڕەوشتی لەلایەن سۆران عومەرەوە بەڵگەیەکی حاشا هەڵنەگری دیکەیە لەسەر ئەوەی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری و نوێنەرە ئیسلامیەکانی دیکە هەمیشە دژی ئەو شەپۆلانە سەوڵ لێدەدەن کە دەیانەوێت کۆمەڵگە دوور بخەنەوە لە ڕەسەنایەتی و بە شوێن پێی فەلسەفەی پوچگرایی ڕۆژاوادا بیبن. لەلایەکی دیکەوە هاوکات لەگەڵ هەوڵی فراکسیۆنەکەیدا لە پەرلەمانی عێراق لە ئێستادا ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵ فراوانترین پێشبڕکێی تاقیکردنەوەی لە کتێبێکی تایبەت بە نزا قورئانیەکاندا ڕاگەیاندووە کە تێیدا بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر و سەدان جۆر دیاری دیکەی گرانبەها دەکرێنە دیاری یەکەمەکان. بە پێی زانیاریەکانی پەیامیش پێشوازیەکی فراوان لەم پرۆژەیە بوونی هەیە و تا ئێستا هەزاران کەس ناوی خۆیان لە پێشبڕکێکەدا تۆمار کردووە. چەندین ساڵە تەواوی مەڵبەند، ئەنجومەن، ڕێکخرا و سەنتەر و دام و دەستگا جیاوازەکانی کۆمەڵی دادگەری کوردستان خراونەتە خزمەتی پاراستنی ئاین و کلتور و ئەخلاق و ڕەوشت و دابوونەریتی جوانی کوردەواریەوە. نوێنەرانی کۆمەڵ هەمیشە بەکردەوە دەیسەلمێنن کە لە خەمی دین و ژینی خەڵکدان و مەبەستیانە ژیانی هاوڵاتیان لە دەوری خولگەی خۆشگوزەرانی بسوڕێنەوە و ژینی خەڵک بە پێی دینیان بەڕێوە بچێت.